ستۆدیۆی ئەکتەریەکێکە لە گروپە شانۆیە چالاک و بەتواناکانی شاری سلێمانی کە لەلایەن هونەرمەند سەفین ئەنوەرەوە سەرپەرشتی دەکرێت و ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری هونەری شانۆ دەکەن و چەندین شانۆیان لە ناوخۆی کوردستان و دەرەوەی کوردستان پێشکەش کردووە. لە ئێستادا ئەم گروپە سەرقاڵی پرۆڤەن بۆ نمایشێکی نوێ لە ڕۆژی شانۆی جیهانیدا. هونەرمەند سەفین ئەنوەر سەرپەرشتیاری ستۆدیۆی ئەکتەر لەگەڵماندایە بۆ باسکردن لەم بەرهەمە تازەیە. کاک سەفین بەخێر بێ، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. سپاس کاکەکەم، سپاس بۆ زۆر سپاس. سەرەتا من ئەمێ ئەوە بە فرسە بزانم ڕۆژی جلی کوردی پیرۆزکەم لە هەموو لایەک جلە کوردیەکانی شت جوانە. کاک سەفین پیرۆزە بێ. زۆر سپاس. طبعاً پیرۆزە لە هەموو لایەک. ئەمڕۆ ڕۆژی جلی کوردی بوو، خۆشحاڵانە. منیش بە پێویستم زانی کە جلوبەرگێک پۆشم کە جلوبەرگی کەلتور و باو باپیرانمانە. ئەمڕۆ ئەم جلە بەڕاستی جلوبەرگی پێشمەرگەیە، جلوبەرگی ئەو شوناسەیە کە ئێمە تیای ژیاوین. هەڵبەتە شانازی پێوەکەم و منیش ئەمڕۆ خۆشحاڵم و پیرۆز بە لە هەموو لایەک. تۆ ڕکابەری منە کرد، بەڵام تۆ برتەوە لەبەرەوەی جلەکانی تۆ جوانترە. کاک سەفین وەک خۆت ئاماژەت پێیا با پێشەوەی بچینە سەر چالاکیەکانی ستۆدیۆی ئەکتەر و ڕۆژی جیهانی شانۆ. جلی کوردی بەشێکە لە کاڵچەر و شوناسی کوردی. بەتاکید بەیەک ڕستە ئەگەر بۆ چوونی خۆ لەو بارەوە. کاکەکەم ئێمە زۆر جار لەوانەیە لە وڵاتەکەی خۆمانە هێندە ئاوا چاو تەرکیز یاخود سەرنجی لەسەر نەبێت، بەڵام ئەو کاتانە ئیشەکانمانە بردە دەرەوە، یاخود ئەو چالاکیانەی ستۆدیۆ ئەکتەر لە لەندەن یاخود لە ئەڵمانیا لە بەرلین یان لە سویدیا لە هەوڵ وڵاتێکیان کە ئەچوینە مەڵبەندی شانۆی جیهانی لە پاریس. هەڵبەتە شوناس و جلوبەرگی کوردی یاخود کەلتوری میلەتەکە یەکێکە لەو شتە جوانانەی کە بەڕاستی میلەتانی تر پێی سەرسامن. بۆیە زۆر جار لە زۆرینی فستیڤاڵەکانیشا ئێمە هەڵپەرچی کوردەواری بە جلوبەرگی کوردەواریەوە یاخود ئەو فیلمانە یاخود ئەو شۆرت فیلمانی کە باز لە سیمای کوردایەتی و کەلتورێکی تایبەتیە، سروتێکی زۆر تایبەتی بۆ نەهونەریانە کە لە دەرەوە یاریمی کوردستانەوە بە دڵنیاییەوە خەڵکیش زۆر بە گرنگی سەیریەکە و ئەسڵەن بگە ڕێز لەو میلەتە ئاگرێت کە بە جلوبەرگی خۆیەوەیەتە وڵاتانی دەرەوە. بە دڵنیایی. کاک سەفین ستۆدیۆی ئەکتەر بەڵێ لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو دامەزراوە. کۆمەڵێک گەنجی باش لە ناو ستۆدیۆکەیە کاریان کردووە. هەڵبەت وەک لە پێشەکە باسمان کرد بەڕێستان سەرپەرشتی ئەم ستۆدیۆتانە کرد. ئەگەر بە کورتی پێم بڵێ بیرۆکەی دامەزرانی ستۆدیۆکە یاخود لە سەرەتا ناوەکەی کێشەیەکی دروست کرد بوو دوای ناوەکەتان گۆڕی. کاکە ئاکەم سپاس بۆ ئێوە. ستۆدیۆ ئەکتەرێکێکە لەو گروپە گەنجانی کە لە ساڵانی نەوەتەکانەوە دەستی بەکار کردو. هەڵبەتە ئەو کاتە بەبێ مۆڵەتی ڕسمی و فەرمی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان کارمانە کرد. سەردەمانێک پرۆڤەیەکی بەردەوام تەمرینی بەردەوامی ڕۆژانەی 6 بۆ 7 سەعات. هەڵبەتە ئەو کاتە جێخۆیەتی باسیکەم لەگەڵ مامۆساوەڕێن و ئەو برادرانی زووی ستۆدیۆ ئەکتەر کارمانە کرد. سڵاو و ڕێزمانە لێرە بۆ هەمویان. سپاس. بەرهەمی شانۆییمانە بوو. من دوایەوەی کە چوومە سویسرا و گەڕامەوە دیار بوو ستۆدیۆ ئەکتەر وەک پێویست کاری ناکرد و بەو ناوەشەوە کار ناکرا. بەداخەوە بیرم لەوە کردەوە کە دیسانەوە ستۆدیۆ ئەکتەر بێتەوە بە شێوازێکی فەرمی. ئەم سەفەرە بە مۆڵەتی ڕسمی وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ کۆمەڵێک گەنجی زیاتر لەو کۆمەڵە گەنجی کە بە پەنجەی دەسەژمێران لە ستۆدیۆ ئەکتەرە خۆشحاڵانە یەکەم جار کە دەستمان بەکار کردەوە 111 هونەرمەندی کوڕ و کچ هاتنە نێو ستۆدیۆ ئەکتەرەوە. ئەوە بوو لە هەموو بوارەکانە، نەک بەتەنیا لە بواری شانۆیا بگرە، لە بواری دۆبلاژە، لە بواری کاری کورتە فیلمە، لە زۆر بواری تراتەنانت لە بواری شانۆی سێبەر مناڵان. ئەمانە خەڵکانێکە بوون ئیشیان تیا کرد بەردەوام لە ناو ستۆدیۆ ئەکتەرەوەشمان کرد. خۆمان ستۆدیۆکی دۆبلاژمان بۆ خۆمان دروست کرد. ئەم کۆبوونەوەیمان بۆجی ئەوەی کە زۆرینەی خوێندکارەکانی ئەو سای پەیمانگای هونەرە جوانەکان لەگەڵ کەسانێک کە دەرچی پەیمانگا بوون لە ناو ستۆدیۆ ئەکتەرا بوو بە ماڵێک کە باوەڕکە ئەو شانازیەمان پێبەخشرا کە لە ساڵی 2009 لەسەر ئاستێرەمی کوردستان باشترین گروپی گەنج کە وەزارەتی ڕۆشنبیری دیاری کرد بوو ستۆدیۆ ئەکتەر. بەڵێ کاک سەفین نکۆڵی لەوە ناکرێت ستۆدیۆ ئەکتەر کاریگەریە بۆ لەسەر بزوتنەوەی شانۆی کوردی چ ناوەڕاستینەوەدەکان یان بەدواوە. پرسیارەکەم ئەوەیە تا چەند کاریگەری هەبوو لەسەر پێگەیاندنی ئەکتەر. هەڵبەت ئێمە پەیمانگای هونەرە جوانەکانمانەیە، ئەکادیمیامان هەیە کە خوێندکار بە شێوەیەکی پراکتیک و تیۆری لە ڕۆزانستی و ئەکادیمیەکەەوە پێگەنێت. کاریگەری ستۆدیۆ ئەکتەر بۆ سەر ئەوانی کە بەشداری بۆ ئەو خوێندکارانی کە بەشداریەکەن لە لای ئەوە چییە؟ جیاواز لە پەیمانگا و بەڵێ
ستۆدیۆ یەکتر هەڵبەتە لە پێی مانگا تۆ کارەکەی بەپێی پرەنسیپە یاخود بەپێی پەیڕەوێک یاخود بەپێی ئەو بەرنامەی کە دانراوە کە خوێندکار لەسەر ئەم بەرنامانە پەروەردەبێت بەڵام لە ناو ستۆدیۆ یەکتر ئێمە بیرمان لەوە کردەوە وەرکشۆپاتی جیاوازمان کرد ئەمە یەکەم ئیشمان بوو کە ئەو گەنجانەی کە ئاهاتن پێویست بوو سەرەتا وایان لێ بکەین بە وەرکشۆپانە تاوەکو بتوان لە ڕووی ئەوەی کە بتوان نواندن بکەن بنە ئەکتەرێکی باش کە ستۆدیۆ یەکتر ناوەکەی بە ناوی خۆیەوەتی شوێنێکە بۆ پێگەیاندنی ئەکتەر شوێنێکە کە ئەزمموی ئەکتەری تیاکرێت تاوەکو ئەو کەسانە توانای خۆیان بزان چکرێ بڵێن ئەتوانین ئەو خوێندکارە خۆی بینێتەوە دەواازەیەکە بۆی خۆی ببینێتەوە چ لە بواری ئەکتەر بێ یاخود سینۆگرافیا یاخود دەرهێنان بە دڵنیاییەوە کەسانێکمانە بوو کە دوای وەرکشۆپەکان خۆیان هەستیانە کردکەی تر کاری ڕووناکیان بۆ کردین کەسانێکە بوو بەس بەتەنیا کاری ئیداریان بۆ کردین کۆمەڵە کەسانێکیش دروست بوون کە بەڕاستی ئەگەر بڵێم لەوانەیە بڵێم زۆرینەی ئەکتەرە دیارەکانی ئەو کاتەوە ئێستاشی ناو شانووی کوردەواری و شانووی سلێمانی ئەو ئەکتەرانە بوون کە لە نێو ستۆدیۆ یەکتەرا ڕۆژگارێک ئەندام بوون چکەوەکو پێم وتی ئێمە 111 کوڕ و کچی هونەرمەندمان لابوو زۆرینی ئەوانەی لە نێو درامەکانە ئیشانەکە لە نێو ستۆدیۆ یەکتەرەوە دەستیان بەکار کرد لەویا پێگەیشتن وەکو ئەو ماڵی لایەت بوو کاکە ئاکام کە هەمومان لە خێزانێک دروستە بین دوای هەر کوڕ و کچێک بۆ خۆی چێ بەلای ماڵی خۆیەوە من شانازیەکەم بۆی کە هەر کەسێک لەوانە بینم ئێستا بۆ خۆی خاوەنی کوتلەیەکی باش یاخود خاوەنی کاریگەریەکی باشە یاخود دەرهێنەرێکی باش یا ئەکتەرێکی باشە ئەمە خاڵی سەرکەوتنی ئەم تیپە بوو هەر ناشی شارمەوە ئەمە ستۆدیۆ یەکتر تەنیا تیپە لە سلێمانیا و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش کە زۆرترین سەفەرمان کردەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بۆ کارەکە بەڵێ کاک سەفین 27 سێ نزیک بۆتەوە ڕۆژی شانۆی جیهانی بابزانین ستۆدیۆی ئەکتەر چۆن خۆی ئامادە کردو بۆ ئەم بۆنە هونەریە کە سەرانسەری جیهانەگرێتەوە ڕۆژی جیهانی شانۆ تەنیا ڕۆژێکە کە پێویستە شانۆکاران بەڕاستی خۆیانی تیا بینەوە بەداخەوە من نای شارمەوە کاکە ئاکام ساڵانێکی زۆرە ڕۆژی جیهانی شانۆ وەک پێویست ناکرێتەوە یاخود وەک ئەو شێوازەی با بڵێن لە ڕووی مادیەوە باس بکەین لە ڕووی مادیەوە دەعمێکی هێندە باش ناکرێت تاوەکو تۆ بتوانیت ئاڵوگۆڕێکی کەلتوری لەگەڵ وڵاتانی ترا بکەیت ئەو کارە شانۆیانی کە لێرە ئاکرێت بە پەنجەی دەستە ژمێرێت ئەو دەرێنەرانەی کە ئیشەکەن وەکو مشتری بەردەوامی شانۆیان لێهاتووە کە دیسانەوە لە پەنجەی دەست تێناپەڕن ئەماکەوێتە سەر ئەوەی کە بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری لە ئێستیا و یاخود ئەو قەیرانی لە هەرێمی کوردستانە نەیتوانیوە قەرەبووی شانۆکارەکان بکاتەوە ئێمە وەکو ستۆدیۆ یەکتر بەرامبەر هەموو ئەو تیپانی تریشکە لە سلێمانی کاریان کردو ئێمە ئەبێ بزانین سلێمانی خاوەنی تیپی نواندنی سلێمانی کۆمەڵی هونەرە جوانەکان تیپی پێشڕەوی کوردی تیپی شانۆی گەزیزە کۆمەڵێک شانۆ و تیپی زۆر گەورە دەرگاکانیان داخستووە بەداخەوە بواە ئەم ساڵیەوە بواە هۆڵەکانمان وەرگرتایەتەوە لەو شوێنانی کە داگیریان کردووە بواە هۆڵە شانۆیەکان بگەڕایەتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری بواە دەرگای تیپە شانۆیەکان بکرایەتەوە بواە بودجەی ئەو تیپانی کە براون بدرایەتەوە هیچ شتێک لەمانە نییە بگرە لە ئێستەشا دیسانەوەڵێم هیچ پارێک بۆ هیچ کارێکی شانۆیی خەرج ناکرێت ئێمە هەوڵمان ناوە کە لە ڕاستیە ستۆدیۆ یەکتر بم بەرەمە تازەی لە ڕێنووسنگی بەڵێ لە 23 لە ڕێنووسنگی کەلتوری هونەری بەڕێز جەنابی کاقوبات تاڵەبانیەوە دەعمێک بکرێت و لەگەڵ ئەو سپۆنسەرە بچووکانی کە ئەتوانن ئێستا کارەکانی پێ بکەین بەداخەوە ناکرێت شانۆ بە سەرمایی زۆر لە دەوڵەمەنەکان بکرێتە بواە سەرمایەدارەکان خۆیان دەعمی کاری هونەریان بکردایە لەم شاریا و سنووقێکی تایبەت بەوە هەبوایە ئەمیشەی ستۆدیۆ یەکتر دوور و نزیک باز لەم بارودۆخەی هونەری شانۆی کوردی و شانۆکارانی ژەکات کە پیای گوزەرەکەن لەم شاریا ئێرە بیرمان نەچێ پایتەختی ڕۆشنبیریە بەداخەوە ساڵ بە ساڵ وامان لێهاتۆ بڵێن خۆزگەمان بەپار ئەم مەدالیای شەرەفە سلێمانی بە ئازایەتی ئەو هونەرمەند و ئەو تیپانە و ئەو کەڵە هونەرمەند و شانۆکارانە هاتوۆتە مەیدان هاتوۆتە ئاراوە کە ساڵانی خزمەتێکی زۆریان لەم شارا کردووە بەداخۆستە نەک خۆمان بیرچۆتەوە خەریکە ئەوانیشمان بەدڵنیایی من کاک سەفین ئەگەر هاوکارانم مۆڵەتم بن یەک پرسیاریکەمەیە زۆر بە کورتی وەڵام بیتۆ لەبەرەوەی کاتم نەماوە ستۆدیۆی ئەکتەر بە درێژایی کارکردنی تا چەند گرنگی بە دەقی کوردیاوە کاتم نییە ئەگەر بە کورتی پێم بڵێ ستۆدیۆ یەکتەر زۆر هەمەلایەنە لەبەرەوەی زیاد لە 20 دەرهێنەرکاری تیا کردووە دەرهێنەرەکان ئازاد بوون هەڵبژاردننی دەقی کوردی بگرە زۆر لەو ئیشانەی کردومانە ئەو هەردوو شانۆی کوردیمان بردووەتە دەرەوەی هەرێمی کوردستان کە دەقی کوردی بووە یەکێکیان دەقی دڵشاد حسێن بووە کارێکی ترکە دەقی نووسەر کاروانی عەبدوڵڵا سۆفی بۆ کە خۆی نووسیوێتی زۆرینی کارەکانی ستۆدیۆ یەکتر جگە لە پەنا دەقەبیانەکان دەقی کوردی و کاری کوردی زۆر تیا بوو بەڵێ شانۆکاری ئەزیز سەفینە نوەر سپاس لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو من هەمیشە سپاس بۆ ئێوەش